ماوەی دە ڕۆژمان داوە بە ئەنجومەنی پارێزگا و حکوومەتی هەرێمی کوردستان لەم دە ڕۆژە لە هەموو دەرگاکانە دێن لە ئەگەری داخستنی دەرگاکان بەڕووی مامۆستایان و فەرمانبەراندا جۆر و شوێنی چالاکیەکانە گۆڕین و بەرپرسیارەتی گەورە ئەکەوێتە دەستەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەر پێنج حیزبە سیاسیەکە و ئەنجومەنی پارێزگای سلێمانی. ئەو کاتەی خۆپیشاندەران ڕوویان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کرد بۆ وەرگرتنەوەی مافەکانیان پەنابردن بۆ بەغدا یان دووبارە داواکردنەوە لە حکوومەتی هەرێم بووە مشتومڕی ناو ئەندامانی ئەنجومەن لە کۆبوونەوە نائاساییەکەدا. لە پاش زیاتر لە 50 ڕۆژ لە بایکۆتی هۆڵەکانی خوێندن و خۆپیشاندان و ناڕزایی مامۆستایان و فەرمانبەران گەڕانەوە بۆ بەغدا بە یەکێک لە ڕێگە چارەکاندا نرا بۆ کۆتایی هێنان بە قەیرانی دارایی. ئەو بڕیارە هەستیارەش بەپێی دەستور خراوەتە سەرشانی ئەنجومەنی پارێزگا. ئێمە بەڕاستی مەویز بووین بێئەمەل بووین لە تاوەی 2 ساڵە داواکاری دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان دەدایان بەڵێن و وعدی داوا بەڵێنەکانی خۆی جێبەجێ ناکە. بەڕاستی بەشێکمان لەگەڵەوە ڕوو لە بەغدا بکەین کە تا ئێستاش لە بیرمان نەچێ سەرۆکی هەموو عێراق کوردە، جێگری ئەنجومەنی وەزیران کوردە، جێگری پەرلەمانی عێراق کوردە. ئەگەر ئەم لایەنە سیاسیانە پێیان وایە هەنگاونان بۆ بەغدا خیانەتە فەرمۆگە ڕاست دەکەن لەگە دەنگدەران و لایەنگرانی خۆیان بە هەرچی قیادەی سیاسی کورتەیە لە بەغدا بیچێشێتەوە ئێمە و کاتە قسەی خۆمانە بە بەڵام ئێمە مەویز بووین بێئەمەل بووین لە حکوومەتی هەرێمی کوردستان و چوونمان بۆ بەغدا بۆ ڕێکەوتن 1 ساڵی بودجەی موازنەی عێراق بۆ 2017 ئەمە پێم وایە شتێکی زۆر ئاساییە چونکە بیرمان نەچێ ئێمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئێستاش پارەی گەرم و جۆی لە حکوومەتی بەغداوە بۆ دێ ئێستاش پارەی خاڵە سنووریەکان و پۆلیسی گومرگ و پۆلیسی پاسەوانی سنووری لە بەغداوە بۆ دێ. کۆبوونەوەی نائاسایی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە ئامادەبوونی نوێنەری خۆپیشاندەران تەنها گفتوگۆ بوو لەسەر دۆزینەوەی ڕێگە چارەکان بۆ خواستی خۆپیشاندەران گەرچی بەشێک لە ئەندامان باسی گەڕانەوە بۆ بەغدایان هێنایە پێشەوە و بەشێکیشیان داوایان دەکرد ئەنجومەن سکاڵای یاسایی لەسەر حکوومەتی هەرێم تۆمار بکات بەڵام تەنها بەرزکردنەوەی یاداشتێک بۆ حکوومەت بووە بڕیاری کۆبوونەوەکەی ئەنجومەن. با بڕوای سەرۆکی لیستی خزمەت ئەو یاداشتە هیچی لێسەوز نابێت لەبەرەوەی حکوومەتی هەرێم لە ئەنجومەنی پارێزگا باشتر دەزانێت خواستی خۆپیشاندەران چییە. بەڵام ئەوەی من بزانم وەکو ئەندام ئەنجومەنێک ئێمە بەرزەکەینەوە بۆ ئەنجومەنی وەزیران بەڵام من هیچی وایەکەم پێی نییە چونکە ئەم شتانە زۆر کراوە زۆر براوە لەبەرەوە ئێمە ئەم شتانە پێشتریش ئێمە هەر پێشەوەی ئەم دانیشتنمان کردووەکو لیژنەی پەروەردەکان لەگەڵ جەماعەتی مامۆستایانی ناڕازیە بەڵام هیچ سوودێکی نەبووە تا ئێستا بەهۆی کە حکوومەتێکی مەشلولمان هەیە حکوومەتێکە کە چۆن ئەڵێ دەست و قاچی ئەڵێ بەسراوە زمانی بەسراوە گوێی بەسراوە چاوی کوێر بووە هیچ شتێک نابیستێ و نابینێ و نایکا بەدەست لەبەرەوە ئەگەر ئەمەی نەبێ ئەم شەلەلەی نەبێ ئارەوەڵا ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەستڕۆشتووە بەرامبەر بە هەموو شتەکان ئەتوانێ بیکا بەڵام لەم کات و ساتە ناتوانێ شتێ بکە. بڕیارەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕێگایەکی دەسەدووە بۆ خۆپیشاندەران و بەدڵی زۆرێک لە ئەندامانی ئەنجومەنیش نەبووە هەر بۆیە پێدەچێت نوێنەری خۆپیشاندەران بە هاوڕێیەتی چەند ئەندامێکی ئەنجومەن خواستەکانیان بگەێنە حکوومەتی ناوەندی و ئەو ڕێگایەش بۆ وەرگرتنەوەی مافەکانیان تاقی بکەنەوە. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.